خۆشەویست من مامۆستاوکار مامۆستای بیکاری لە ئامادەی کلێڤەری ناحکومی لەوانەیە لەوانەکانی بیکاری لە پۆلیدا لەگەڵتان دەمەوێت جوانی چوارەمە هێزەکان و ڕێگەکان. هێزی ژمارەیەکی ڕاستی ئەگەر هاتوو ئەی ژمارەیەکی ئەگەر ژمارەش تەواان دەبی ژمارەیەکی ڕاستی بێتن ئەمە سێ توانمان هەیە. ئەگەر توانەکە یەکەم جار مەرج یەکەمان ئەگەر توانەکە کە مەبەستمان ئەلێرە ئێنە ژمارەیەکی تەواوی موجب بێت. ئێن واتە ئێن جار یعنی مەسەڵەن بۆ نمونە دوو توانەکە چەند بی پێنج بنچینەکە دووە توانەکە پێنجە ئەو پێنجەی سەرەوە بریتیە لە ژمارەی دووبارەی ژێرە یعنی ئەتوژێرەوە دەنووسی چەند جاران پێنج جاران دوو جاران دوو جاران دوو جاران دوو ئەی توان ئێن واتە ئەیەکان دووبارە دەکەوێت بەپێی ئەو ئێنەی کە هەر ژمارەیەک بی بە مەرجێک ئەلیسا لێرە لە جار یەکەم دەڵێ ئەگەر هاتوو ژمارەیەش تەواوی موزە بێت و ئەگەر هاتوو ئێنەکە ئەو جارە ئەگەر هاتوو ئێنەکە سفر بێ کاتێک توان سفرە بەس بنچینە سفر نەبی ئەگەرنا بنچینە هەر ژمارەیەک بی گەورە بی گچکە بی سالبی موزەبی ڕەگبی کردبی ئەگەر توانەکە سفر بوو ئەوە ئەنجام دەکاتە یەک کاتێک ئێن سفرە بەڵام ئاگادار بە بنچینەکە نابی سفر چووکە پێناسە نەکراوە. ئەوە جاری دووەم ئەگەر هاتوو توان سفر ئەگەر موجەبی ئەوە بریتە لە دووبارەی بنەوە ئەگەر توان موجەب بوو ئەگەر توان سفر بوو ئەنجام دەکاتە یەک. ئەگەر هاتوو توانەکە سالب بوو ئەگەر توان سالب تەمان هەژمێر ناکرێتن دەبی چ بکەین توانە سالبەکە بیگۆڕین بیکەینە موجب ئەو دوایە ئیش پێ دەکەین توانەکە لێرە سالبە کو دەبتە موجب دەبی هەڵی جێڕینەوە بنچینەکە وەردەژێت یانیش کامل هێزەکە دەهێنە ژێرەوە نیشانەی توانەکەی دەگۆڕێ سالب دەبیتە موجب. مەسەلەن بۆ نمونای توان دەڵێ ئەی بۆ نمونە دوو توانی سالب سێ ئەگەر هاتوو توانەکە سالب بوو ناتوانانی ئەژمێری بکەیت دەبی چ بکەین هەر دەستین هەمووی بە کاملی دەیهاوێنە ژێر کرد توانەکە نیشانەی دەگۆڕێتن لە قوتووی داهاتوو دوو توان تەواان یەکەکە دادنێن دوو توانی سێ دەبیتە هەشت. ئەوە ئەگەر هاتوو توان سالب بوو یەکەم جار دەبی توانە سالبەکەی نەیهێلین بیگۆڕین کو دەگۆڕێت دەبی بنچینەکەی هەڵجێڕنەوە بە کاملی دەیهاوێنە بنکەرتێ نیشانەی توانەکە دەگۆڕی. ئەوە بنسبەت توانەکە ئەگەر هاتوو موجەب بوو ئەگەر هاتوو سفر بوو واروە ئەگەر هاتوو توانەکە سالب بوو. چەند سیفەتێکمان هەیە لە هێزەکان لێکدانی هێزەکان طبعاً لە لێکدانی هێزەکان مەرجمان هەیە ئەگەر هاتوو بنچینەی هێزەکە وەکو یەک بوون هەمان شت بوون ئەو دەتوانین لێکدان ئەنجام بدەین. لە کاتی لێکداندا ئێمە توان کۆ دەکرێتەوە مەسەڵەن نووسرا دوو توانی سێ جارانی دوو توانی پێنج. لە کاتی لێکدان ئەگەر هاتوو بنچینێک سام دەتوانین لێش بدەین ئەگەر لێکماندا تەمام بنچینەکە دەپارێزین دادەنێنەوە سێ لەگەر پێنجی دەکاتە هەشت. ئەو جارە دێن سە دابەژبوون سیفەتێشترمان هەیە دابەژبوونی هێزەکان ئەگەر هاتوو هێزێک ویسمان دابەشی هێزە بکەین تەماشا دەکەین یەکەم جار دەبی بنچینەکان سیر بکەین بزانین ئایا هەمان بنچینیان هەیە بەڵێ هەمان بنچینیان هەیە بنچینەکەی دادەنێنەوە توانی سەرە کەمی ژێرە ئاگادار بە ئەگەر ویسمان هێزێک دابەش هێزێک بکەین ئەوە ئەو بنچینەیە کە وەکو یەکە دادەنێنەوە ئەیەکە دادنێنەوە توانی سەرە کەمی ژێرە دەکەن لە کاتی دابش توان کەم دەکرێت لە کاتی جاران توان کۆ دەکرێتەوە. دێنە سەر هێزی هێز کاتێک بنچینەیەک دوو توانی هەیە مەسەڵەن ئەی توان ئێم هەمووی توانی ئێن تەماشا دەکەین لێرە دوو توانمان هەیە کاتێک دوو توان هەوا دەبی ئەو دوو توانە جاران بکەین بیکەینە یەک توان لە نمونەکان دێتە پێشمان هەل دەکەین مەسەڵەن بۆ نمونەی توان دەڵێ دوو توانی سێ هەمووی توانی چار. تەماشا دەکەین ئەو بنچینە دوو توانیە هەردوو توانەکە لێک دەدەین سێ جاران چار دەبیتە دوازدە. دانیشترمان هەیە سیفەتێشتر ئەویش هێزی ئەنجامی لێکدان کاتێک توانێکمان هەیە لەسەر کەوانەیەک ئەو توانە لە بۆ هەموو ناو کەوانەی دەبی
هەر شتێک لەناو کەوانی هەبی لە بۆ هەمان دەڕوا یعنی ئەو توانەکە ئێنە ئەی بی هەمووی لەناو کەوانێت لەسەر کەوانەکەش توانەیە چیە توانەکە ئێنە ئەگەر هاتوو توانەکە ئێن بوو لەسەر کەوانێ بێ لە بۆ هەموو ناو کەوانی دەڕوا یعنی ئێنەکە لە بۆ ئەی دەڕوا وارووا لە بۆ بی دەبتە ئەی توان ئێن زارانی بی توان ئێن هێزی ئەنجامی دابەشکردن ئەویش سیفەتێشتر ئەگەر هاتوو توان هەر وەکو ئەوی سەرەوەی ئەگەر هاتوو توان لەسەر کەوانێ بوو ئەوە ئەو توانە لە بۆ هەموو ناو کەوانی دەڕۆ تەماشا دەکەن لە ناو کەوانەی کەرتێ واتە ئەو ئێنە لە بۆ ئەیەکەی دەڕوا و هەروەها لە بۆ بیەکەش بە هەمان شێوە دەڕۆ دەبتە ئەی توان ئێن لەسەر بی توان ئێن و هەروەها ئەگەر هاتوو هەر لەسەرەوە باسمان ئەگەر هاتوو توانەکە سالب بوو ئەوە بنچینەکە وەردەجێڕین هەڵی دەجێڕینەوە نووسرا ئەی لەسەر بی هەمووی توان سالیبی ئێن ئەو سالبە کوبی کەینە موجب دەبتە موجب ئەگەر هاتوو بنچینەکە هەڵجێڕینەوە بینە سەر پرسیارەکان ئەو سیفەتان تێدا بەکاردێ ئەگەر تەماشا نمونەی دووەم بکەن قوتابیان نمونەکمانی دەڵێت بڕی سێکسوان دوو وای توان سالب دوو هەمووی لە ناو کەوانە کەوانەی دەکەینەوە سالب دوو یەکستوان سێ وای توان سالب چار ئەوانە لە ناو کەوانینە باش دەڵێ ئەمە سادە بکە پاشان دەڵێت ئەنجامەکە بەتوانی موجب بنووسە سەرەتا هەست دەکەین ئەوەی کە لە دەرەیە لە دەری کەوانەیە لە ژۆری دەدەین مادەم کەوانی خۆمان لەکوان ڕزگار دەکەین لە ژۆری دەدەین یاڵڵا چ دەکەین یەکەم جار ژمارەکان لێ دێن بەڵام تەماشا دەکەین ئەو ژمارەی نیشانی موجبە ئەو سالبە موجب جاران سالب دەبتە سالب سێ جاران دوو دەبتە شەش ئەو ئێکسەش دەستم لە ئێکسم ئەگەر هەو ئێستا هەیە ئەو هێزە دەستم لەو هێزە دەم لە هێزی خۆی تەماشا ئێکس لێرە هەیە لە ژۆرێش هەیە ئەگەر لە ژۆرێ نەبوو ڕاست ئێکسەکەی دادنێم و ئێکستوان دووەکەی دادنێم بەس مادەم هەیە هەردووشی لێک دەدەم ئێکستوان دوو ئێکستوان سێ لە کاتی لێکدان کاتێک هێزەکان ئەگەر هاتوو بنسینیان یەکسان بوو توان کۆ دەکردەوە ئێکسەکە دەنووسم توانی دوو لەگە توانی سێ کۆ دەکردەوە دەبێتە توانی پێنج ئەو جارە دێم وایەکان لێدەم دوو هێزمانەیە وای بنسینیان یەکسانە ئەویش بە هەمان شێوە ئەویش لێک دەدەن لە کاتی لێکدان توان کۆ دەکرێتەوە سالب دوو لەگەر سالب چاری کۆ دەکرێتەوە دەبێتە سالب شەش ئێستاوی کە لە دەرێ هەبوو لە ژۆرێماندا بەس تەماشا دەکەین ئایا ئەنجام ئەوەی کە نووسرایە لەسەر شێوەی توانی موجب نەخێت توانەک هەیە بە سالب چی لێ دەکەین طبعا یەکسەر ئەو توان سالبە کو دەبتە موجب دەبی بیهێنە بن کەرتی بە کاملی ئەو توانەکە دەبتە موجب کەواتە کاتە چی دەکەین ئەوانە مشکلیان نییەوە ئەوە توانی موجبە ئەو ژمارە هەل لەسەرەوە دادنێ ئێکس توانی پێنج وایەکە توانی سالبە کو دەبتە موجب وایەکەی دایانە بن کەرتی توانەکەی دەبتە موجب نووسیمان لەسەر شێوەی توانی موجب دێنە سەر دانیشت نمونەشکەمان هەیە نمونەی سێن دەڵێ ئەم بڕە سادە بکە و ئەنجامەکەی بە توانی موجب بنووسە دیسان بە هەمان شێوە داوای توانی موجب دەکاتن تەماشا دەکەین کەوانەمانەیە لەسەر کەوانەکەی توانمایە ئەو توانە مادەم لەس ئەو کەوانەیە یعنی ئەو توانە لە بۆ هەموو ناو کەوانی دەڕوە کەرتەکە لە ناو کەوانی کەواتە ئەو توانە لە بۆ سەرەوەی کەرتەکە و لە بۆ خوارەوەی کەرتەکەش ڕەوان دەکەین یاڵڵا تەماشاکەن قوتابیان چ دەکەین هەر دەچین ئەو توانە دەدەمە سەرەوەی کەرتەکە سەرەوەی کەرتەکە بریتیە لە سالب وای توانی هەفت هەمووی توان چار ئەوە دامە سەر ئەو جارە توانەکەی دەدەمە خوارێ توانەکەی دەدەمە خوارێ دەدەمە دووەکەی وەروە ئێکسوان دوازدەکە وای توان سێکەش دەدەمە دووەکەی دەبێتە دوو توان چار وەروها دوازدەکەش بە هەمان شێوە ئەوە ئێکسوان دوازدەکە دەبتە ئێکسوان دوازدە هەمووی توان چار وەروها وای توان سێکە ئەویش بە هەمان شێوە توان چارەکە دەدەینە ئەویش ئەو زە تەماشا دەکەین ئەمە سیفەتێکمانە بە سیفەتی هێزی هێز یعنی کاتێک دوو هێز پەیدا دەبی ئەگەر هاتوو بنچینێک دوو توانی هەبوو ئەوە ئەو دوو توانە لێک دەدرێت زاران دەکرێت تەماشاکەنە قوتابیان لەبەر ئەوەی ئەو توانەی کە لە دەری کەوانەیە توانەکە جووتە ئەو توان جووتە لە بۆ ناو کەوانەیە لە بۆ سالبەکەش دەڕوە کاتێک ئەگەر توان جووت بوو سالب نامینێتە ئەو سالبەنە بەڵام ئەگەر تابی یەک بیان سێ بیان پێنج بی سالبەکەی دادێنێ بەس مادەم جووتە سالبەکە نامێنێت دەبیتە وای توان چوار جاران هەفت دەبیتە بیست و هەشت ئەوە ئەوی سەرەوە جێبەجێ ئەوی خوارێ چمانەیە چار توانی دوو توان چار یعنی ئەو دووە لێک دەدەیت چەند جاران چار جاران دووبارەی دەکەیەوە چکە لەبەر توانەکە چارە دائیمە توان بێتە لە دووبارەی
ژێرە 2 زارانی 2 دەکات 4 زارانی 2 دەکات 8 زاران 2 دەکاتە 16. تەماشا دەکەن لێرە ئەو بنچینە دووتوانی هەیە دیسان دووتوان پێدا بووە ئەمەش ئەو دووتوانە لێک دەدەین 4 زاران 12 دەکاتە 48. ئەویتیش بە هەمان شێوە وایەکە دووتوانێ 3 زاران 4 دەبیتە 12. ئایا هیچ لە هێزەکان هیچ هێزی سالب هەیە لەسەر لە خوارێ نییە کەواتە بە سادترین شێوە لەسەر شێوەی توانی موجب نووسرا دینە سەر دانیشتر هەندێک پرسیارمان لە ڕاهێنانی یەک لەوانە پرسیاری 12 تەماشا دەکەین توانەکەمان سالبە یەکەم جار دەبێ ئەمە هەوڵ بدەین توانە سالبەکەی بکەینە موجب لە بۆ توانی سالب بکەینە موجب دەبی بنچینەی هەڵگێڕینەوە یعنی چی لێ دێتن ئەوە توانەکە دەبتە موجب بە مەرجێک ئەوەی لە بنەوەی دەبێت سەرێ بی توانی 2 ئەی توان سالب 2 بی توان 2 ئەوەی کە لەسەرەوەی ئەی توان 3 لەگەر بی توان سالب 1 ئەوانە دەینە خوارێ ئێستا بە توانە سالبەکە نەما ئەو مادەم توانی سالبنەوە بوو موجب ئێستا حسابی دەکەین یعنی ئەژمێری دەکەین کو ئەو توانی کە لەسەر کەوانەیە لە بۆ سەرەوە لە بۆ خوارەوە ڕەوانی دەکەین چ دەکەین توانەکەی دەدەمەوەی دەبیتە طبعا ئەو خۆی توانێکی هەیە ئەو توانەشی لۆ زیادە دەبێتە دوو توان دەبتە هێزی هێز یعنی دەبی لە بۆی بکەن یەک هێز لێش دەدەین 2 زاران 2 دەبتە 4 موجب زاران سالب دەبتە سالب 4 باشە ئەو زارە بیەکە بخۆی توانێکی هەیە ئەو توانشی بێت دەبتە دوو توان ئێنای بنچەی دوو توان هەبی هەردووشی لێک دەین 2 زاران 2 دەبیتە 4 بە هەمان شێوەیە کول سەرۆمان ڕەوان کرد لە بۆ خوارەوەش توانەکەی دەدەمە ئەی توان 3 ئەلێرە توانش 3مان هەیە ئەو دووەشی لە بۆ دادنی زیاد دەکەین دەبتە دوو توان کەواتە دەبی زارانی بکەین هەتا بتێک توان 2 زارانی 3 دەبیتە 6 ئەلێرەش ئەو بی توان سالبەکەمان هەیە 2 زارانی سالب 1 دەبتە سالب 2 ئێستاوە توانەکەمان هاوشتە ناو کەوانەکەی جێبەجێمان کرد بەڵام تەماشا دەکەین توانی سالبمان هەیە توانی سالب کو نامینێ دەبی هەڵی جێڕنەوە یعنی ئەگەر لەسەر بۆ ئەو توانە سالبە ئەو هێزە دەیبێنە خوارێ ئەگەر لە خوارش دەبێنە سێ ئێستا لێرە توانیش سالبمان هەیە هەر دەستین چ دەکەین ئەو توان سالبە ئەی توان سالب 4 دەیبێنە خوارێ دەبتە ئەی توان موجب 4 ئەوە هیچ مشکلی نییە ئەی توان شەشەکە دەنووسمەوە لە خوارێ باشە ئەو بیتوان 4 ئەوەش هیچ مشکلی نییە لەسەرەوە دایدەنم بەڵام ئەو بیتوان سالب 2 توانەکە هێزش سالبمان هەیە ئەوەی دەبینە سەرێ توانەکە دەبیتە موجب کەواتە چی لی دێتن تەماشا دەکەن لەسەرێ بیتوان 4 بیتوان 2 هەردوو بچیانی سان دەتوانین لێکدەین بەڵێ لێکدانی هێزەکان لە کاتی لێکدانی هێزەکان گوتمان توان کۆ دەکرێت 4 لەگە 2 دەبتە 6 ئەوەی خوارێ ئەو هێزە جاران و هێزە بنچینیان یەکسانە بەڵێ توان لێکدەین کەواتە لە کاتی لێکدان توان کۆ دەکرێتەوە 4 و 6 دەبیتە 10 نووسیمان لەسەر شێوەی توانی موجب دانیشترمان هەیە ئەلێش بە هەمە شێت تەماشا دەکەین توانەکە سالبە لە بۆی ئەو توانە ببتە موجب ئەو توانە لە بۆ ئەوەی ببتە موجب هەر دەست دەکەین ئەوەی وەردەجێڕین هەڵی دەجێڕینەوە یەکەکە دێتە خوارێ ئەوانەی خوارەوە کە بریتە لە x توان سالب 1 لەگەڵ y توان 3 لەگەڵ z توان 0 ئەوجا توانەکە دەبیتە یەکی موجب طبعا هەموو شتێک توانەکە یەکی موجبە یعنی پێویست ناکەمە بنووسینەوە تەواو و هەروەها هەموو شتێکیش بنی یەکە پێویست ناکە بنووسینەوە دەڵێن x توان سالب 1 y توان 3 و هەروەها z توان 0 هەموو شتێک توانی 0 دەکاتە یەک ئەوە بە کاملی هەموو دەکاتە یەک لۆ چکە توانەکەی 0 ئەمەش چ دەکەین ئەوەی دەکەینە یەک لە خۆی داات دەڵێن x توان سالب 1 y توان 3 ئەوە بە کاملی دەبیتە یەک جارانی هەر شتێک دەکاتە ئەو شتە کە بریتە لە x توان سالب 1 و y توان 3 تەماشا دەکەین ئەنجامەکە توانی سالبمان هەیە لە بۆی ئەو توان سالب نێمنی هەر دەستندی هیانە بنکردێ طبعا لە بنکردێ چ هەیە یەک کەواتە لێ هەیە بنکردێ لە خۆی داهاتوو کە تەشی دەکەین y توان 3 کە دەنووسیمەوە چکە لە بری توانەکە موجب بەڵام ئەویان سالبە کو دەبتە موجب دەیبی هیانە بن کردێ توانەکەی دەبتە یەکی موجب دەبتە y توان 3 لەسەر x ئەوە دەسە دوو پرسیاری ڕاهێنان
دینە سەر ئەو هێزانەی کە توانی ڕێژەیان هەیە. ئەمە لەسەرەوە باسمان کرد ئەو هێزانەی کە کاتێک توانەکە ژمارەیەکی تەواوە. ئەگەر موجە بوو وتمان بنچینەکە دووبارە دەکەینەوە. ئەگەر توانەکە سفر بوو یەکسەر ئەنجام دەکاتە یەک. ئەگەر هاتوو توانەکە سالب بوو بنچینەکەی هەڵەژێڕن. ئەگەر هاتوو ئەو هێزانی کە مەسەلەن توانی ڕێژەیان هەبوو یعنی کەرت هەبوو مەسەلەن بۆ نمونە دەتوانین لەسەر شێوەی تر بنووسین. ئەگەر ئەی ژمارەیەکی ڕاستی موجب بێ ئەی توانەکە تەماشا دەکەم یەک لەسەر ئێنە. ئەگەر هاتوو توانەکە کەرت بوو دەتوانین لەسەر شێوەی ڕەگ بنووسین. مەسەلەن بۆ نمونە نووسرایە y توانی یەک لەسەر سێ. دەتوانین لەسەر شێوەی ڕەگ بنووسین. دائیمەن ئەوەی کە لەسەرەوەیە لە بۆ بنچینەکەی دەڕوە، ئەوەی کە لە ژێرەوەیە لە عایدی ڕەگەکەیە. ڕەگەشی دەکەم گوتمان ئەوەی ژێرەی کەرتەکە باسی توانەکەی دەکەم یەک لەسەر سێە. توانەکی ڕێژەیە، توانەکە کەرتە. سەرەی کەرتەکە لە بۆ وایەکەیە توانی یەک. ئەوەی ژێری کەرتەکە لە بۆ ڕەگەکەیە. هەردووچیان هەمان شتە بەڵام بە دوو شێواز نووسیتمان. ئەس ئەوەی کە لە خوارێ نووسرا دەڵێ ئەگەر هاتوو مەسەلەن بلەو شێ هەمان بوو ئەی توان ئێم لەسەر ئێن. کاتێک ئێن و ئێم دوو ژمارەی تەواو بن بەڵام ئێن موجەب بێت نابی سال بێت چونکە لە بەرەوەی دەکەوتە ژەڕەگ. چ دەکەین؟ ئێنەکە دەبیتە عایدی ڕەگەکەیە چونکە لە بەرەوەی ئەمە ڕەگ دوو زامانەیە سێ زامان هەیە نابی ئەو سالب بیتن. ئەگەر هاتوو ئەیەکە توانی ئێم لەسەر ئێم بوو دەتوانین لەسەر شێوەیەتر بنووسین. مەسەلەن بۆ نمونە ئەی ئەگەر هاتوو توانەکە لەسەر ئێم لەسەر ئێم بوو دەتوانین بنووسین ئەی توان یەک لەسەر ئێن زارانی ئێم چونکە ئێم زاران یەک لەسەر ئێن هەدەکاتە ئێم لەسەر ئێن. ئەوزە لێرە دەتوانین لەسەر دوو شێوەی تر بنووسین. دەتوانین زارە چند یەک لەسەر ئێنەکە بدەینە لە بۆ ئەیەکەی دانێن ئێمەکەی ببینە دەرەوە لە سەرکەوانەی دانێ. یاخود دەتوانین ئێمەکەی بکەینە توانی ئەیەکە هەمووی توانی یەک لەسەر ئێ. ئەوەی سەرەوە طبعاً ئەوە توانی ڕژی گوتمان دەبتە ڕەگ دەبیتە ئەی ڕەجی ئێن چونکە ئەوەی کە لە بن کەرتەکەیە لە بۆ ڕەگەکەی دەڕوە. ئەوەش توانی هەموویە کەواتە دەبیتە توانی ئێم. ئەوەیان قوتابیان ئەو ئێم توانی ئەیەکە ئێمە نووسین توان ئێم بەڵام توانی هەموو یەک لەسەر ئێنە. ئەگەر توان کەرت بوو یەکسەر دەبیتە ڕەگ. بنی کەرتەکەی ئێنە کەواتە لە بۆ ڕەگەکەی دەنووسم ئێن دەبتە ڕەجی ئێن لە ژێرەکەشی ئێم توان ئەی توان ئێم. ئەوە ئەگەر هاتوو ئەو هێزانی کە توانەکانیان کەرتە دەتوانین لەسەر شێوەی ڕەگ بنووسین. ئەوەی کە دێتەوە لە نمونەکان ئەوانەی کە ئیشمان پێدەی مەسەلەن بۆ نمونە لە نمونەی چارەم دەڵێ هەژمێری بەهای هەر یەکە لەم دوو بڕێ بکە تایبەت تەماشاکەنێ دەڵێ ئەمانە هەژمێر بکە دەڵێ 27 توانەکەی تەماشا دەکەم ڕێژەیە توانەکە کەرتە. لەبۆ ئەوەی هەژمێری بکەم هەر دەستم چ دەکەم بنچینەکە لەسەر شێوەی هێز دەنووسم بەڵام بەمەرجەک توانەکە لە بن کەرتەکەی هەبیتە. توانێکی دروست دەکەم عینەن بنی کەرتەکەی. بنی کەرتەکە چەندە؟ بنی کەرتەکە سێیە کەواتە هەرسم هێزش دەنووسم توانەکەی سێبی. باشە ئەوە دەتوانێت چ بنووسم؟ ئیلا دەتوانم بنووسم سێ توانی سێ. 27 ئەگەر لەسەر شێوی هێز بنووسین دەبتە سێ توان سێ کەواتە دەنووسم سێ توانی سێ. توانەکەی دەرەوە ئەوی سەرەوەش دەنووسم کە بریتە 4 لەسەر سێ. باشە طبعاً ئەو دووە لێک دەدرێ بەینیان زارانە ئەوە لە سەرەوەی ئەوە لە خوارەوەیە. ئەوە لەگەڵی کورد دەبتەوە ئەگەر تەماشاکەنە قوتابیان ئەو دووە لێک دەدرێت دەبتە سێ زارانی 4 لەسەر سێ. طبعاً بنی وەی یەکە ئەوە کورد دەبتەوە ئەوە لە سەرەوە لە خوارەیە سێ لەگە سێ دەڕوە ئەنجام دەبیتە 4. ئەو کەواتە ئەو سێیە لەگەر ئەو سێی
دەڕوا چ دەبینێتەوە دەبتە سێ توان چار طبعا سێ توان چار دەتوانین بیکەوە پێشتر باسمان کرد دەبتە سێ جارانی سێ جارانی سێ جارانی سێ سێ جاران سێ نۆ سێ جاران سێ نۆ نۆ جارانی نۆ ئەنجام دەبیتە هەشتا و یەک ئەوە بەنسبەت ئەوەی یەکەم ئەوەی دووەمیش ئەگەر تەماشاکەنە قوتابیان چمان هەیە شازدە توانەکەی بریتە یەک لەسەر چار مادەم توانەکە ڕێژەیە هەر دەچم بنچینەکە لەسەر شێوەی هێز دەنووسم بەڵام بەمەرجەک دەبی توانی ئەو هێزی کە دروست دەکەم توانەکەی عینن بنی کەرتەکە بیتن بنی کەرتەکە چەندە بنی کەرتەکە چارە هەر دەچم ئەوەی لەسەر شێوەی دوو زۆر نووسینمان هەیە ئیشاز لەسەر شێوەی هێز ئەویش هەشت چار توان دوو لەگەڵ دوو توان چار هەردووشی ئەنجامی هەردووچیان دەبتە شازدە بەڵام چیانیان بە کەلک دێتن بنی کەرتەکە چەندە بنی کەرتەکە چارە هەر دەچم کەواتە ئەوەی بەکاردێنم ئەوە بە کەلکمان دێتن دەنووسم دوو توانی چار ئەوەش دادەنێمەوە چی لێ دێتن تەمان ئەوە لەگەڵی کورد دەبتەوە ئەنجام دەبیتە دوو توانی یەک ئەنجام دەبیتە دوو ئەوە لەسەر نمونەی چارم هەوڵ بدەشمان هەیە ئەو هەڵ بدەش هەر لە زمینیمانە وەکوانە بنی کەرتەکە سەیە هەر دەستین ئەو شێت چارە لەسەر شێوەی هێز دەنووسین بەڵام بەمەرجەک توانەکەی ببتە عین وەکو بنچینەکەی بیتن سیشتەش توان سێ لەسەر دووکەش بە هەمان شێوە ئەویش وەکوانە دینە سەر ڕاهێنانمان هەیە لێرە ڕاهێنای لاپەڕوسەر پساری 38 پساری 38 مانێ قوتابیان تەماشاکەنی لێرە دەرێتە دەڵێ هەشتا و یەک هەشتا و یەک توانەکە چەندە توانەکە سێ لەسەر دوو بە سالبە مادەم توانەکە سێ لەسەر دوو بە سالبە یەکەمین جار لەبەرەوەی توانەکە سالبە هەر دەچم توانەکەی دەکەمە موجب کە توانەکەی دەکەینە موجب لە بۆ گۆڕین لە بۆ موجب ئەوەی بنۆدەی وەرجێڕین ئاگادار بە بنچینەی وەرجێڕین دەبیتە یەک لەسەر هەشتا و یەک ئەوجە توانەکە دەبیتە موجب ئێستا توانەکە بوویتە موجب کەواتە لە خۆی داهاتوو هەر دەست دەکەین بنچینەکەی لەسەر شێوەی هێز دەنووسین بەڵام بەمەرجەک ئاگادار بە ئەو توانێک کە دروست دەکەی عینن بنی کەرتەکە بیتن باشە دەڵێم یەک لەسەر هەشتا ئەو هەشتاویەکە دەتانم بنووسم نۆ توانی دوو لۆ چکە نۆ توان دوو دەکاتە هەشتا و یەک هەمووشی توانەکە سێ لەسەر دووە باشە ئەو توانە لە بۆەوەی دەڕۆ لە بۆش دەڕوە هەر ئەگە بنچینێک بوو توانەکە هەر شتێک بوو ئەنجامەکە هە دەکاتەوە یەک توانەکە دەدەنێەوەی دەبیتە نۆ توانی دوو هەمووی توانی سێ لەسەر دوو کەواتە لە خۆی داهاتوو چی لێ دێتن ئەوە لەگەڵی کورد دەبتەوە یەکەکەی دادەنێم نۆ توانی سێ یعنی نوێەکەی لێ دەم چەند زاران نۆ زاران نۆ زارانی نۆ لە ئەنجامتی نۆ زاران نۆ هەشتا یەک هەشتا یەک زارانی نۆ دەبیتە حەوسەد و بیست و نۆ ئەوە لەسەر ڕاهێنانی 38 بە هیوای سوود بە ئێوەی خۆشەویست